بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، داوام لە ذاتی پاکی پەروەردگار ڕۆژ و تاعەت و عەبدایەتەکانمان لێ قبوڵ کە سەربەرزی بەردەم دیوانی خۆیمان بکات. خۆشەویستانم، زۆر کات باسی عەقیدەی ئیسلامی کراوە، باسی ئەوە کراوە موسڵمانان ئەبێ سەرەتا عەقیدەیان دابمەزرێ. زۆر باسی ئەوە کراوە کە ئیمان زۆر گرنگە لە حەیاتی ئینسانی ئیماندارە کە چۆن کاری لەسەر بکات، ڕێکی بخات، تەرتیبی بکات. زۆرینەی کات ئەوەندەی خوێنمێتەوە ئەو کتێبانەی کە لە عەقیدە نووسراوە، سەواء خەڵکێکی تەوەجه سەلەفی یا ئەشعەری یا خەوارجی یا معتەزیلی یا هەر ناوێکیان لێ بنێن نووسیویانە، زۆرینەی کات بەشە مادیەکەی عەقیدەیان نووسیوە، بەشە معنەویەکەی عەقیدە فرامۆش کراوە. ڕۆحی عەقیدە لەناو کتێبی عەقیدەیان نییە، تەنها زانستی عەقیدە هەیە. بۆیە زۆر کات ئینسان ئەگەر دەیان کتێبی عەقیدە بخوێنێتەوە هەست ناکە ئیمانی زیاد ئەکا، هەست ناکە بەوەی کە ئیمانی ڕاسختر ئەبێ، دەرەجە و پلەی ئیمانی بەرزتر ئەبێ. ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە بیر و باوەڕی ئیسلامی لە ناخمانە بچەسپێن، نەک لە زمانمانە. زۆر کەس هەیە کە پێی وایە عەقیدەی زۆر تەواوە و زمانی هاواری عەقیدەیەکی تەواو ئەکا، بەڵام لە خواناسیە سفرە، لە کاتە پەنهانەکانە سفرە، لەو کاتانەی کەوە کاتی خەلوەتی پێ ئەوترێت و کەس ئاگای لێ نییە سفرە. ئیمان کاتێکە لە دڵا جێگیر بوو، حرەکەیەک لە ئینسانە دروست ئەکا، جوڵە لە ئینسانە دروست ئەکا. کەسی عەقیدە پاک بە حەیاتی کەسێکی تەمەڵ نەبووە، کەسێک نییە قسەی زۆر کە و کردەوەی نەبێ، هەمیشە کەسێک بووە کردەوەکانی لە دوای قسەکانیەوە. بۆیە ئێمە بەڕاستی لە عەقیدە زۆر کات باسیەوە ئەکرێ بەشێک لە ئیمان بریتە لە عەمەل. بەداخەوە ئەڵێم لە ئەمڕۆیە عەقیدەیەکی وشک ئەخوێنرێ بەبێ عەمەل. ملاحەزات زۆرە لەسەر کوتوبی ئەمڕۆ کە لە عەقیدەیە بە هەموو تەوەجوهەکانەوە بڵاو کراوەتەوە کە زۆرینەی ئەکاتە عیلمی کەلام، ناکاتە عەقیدە، ناکاتە ئیمان بە مۆستەلاحێکی شەرعی و قورئانی. اینجا زۆر کات ئێمە لە ئیمانە لە عەقیدەیە تەنها وا تێگەیشتون خواناسی یا بەشی ئیلاهیات لە عەقیدەیە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. عەقیدە سێ بەشە، بەشێکی بەشی ئیلاهیاتە، بەشێکی بەشی نبوواتە، بەشێکی بەشی سەمعیاتە. بەشی ئیلاهیات هەموو ئەوەی کە پەیوەستە بەخواوە جەلە جەلالوه. الئیمان أن تؤمن بالله، هەموو ئەوەی پەیوەستە بەخوا و صفاتی خوا جەلە جەلالوه، کەماڵ و جەماڵی خوا، هەمووی ئەکاتە بەشی ئیلاهیات. ئیمان بە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام و بالذات بە پێغەمبەری خۆمان عەلەیهی الصەلاة وەسسەلام کە لە قورئانە لە 50 شوێنە ناوی لەگەڵ ناوی خوایە، لە 50 نەک شوێنە، لە 50 مەوضوع و بابەتە خوا جەلە جەلالوه ناوی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه و آله وسلم مقارنە ئەکا بە ناوی خۆیەوە. بەشی سەمعیاتیش ئەو هەموو فەرمایشت و ئەو هەموو ئاەتە پیرۆزانەیە کە باسی قیامەت و شێوازی هەستانی قیامەت و عالەمی بەرزەخ و شێوازی حەشر و نەشر و هەتا چوونە بەهەشت و جەهەنەم، هەمووی پێوتێ بەشی سەمعیات لە بەشی عەقیدە. بۆیە ئێمە پێویستە لە بابەتی عەقیدە تەرکیزەکانمان گەورەتر کەین، فکرمان گەورەتر کەین. بەو داخراویە هیچمان بە هیچ نابێ. وەڵڵاهی هەرچی صفات و هەرچی جەماڵ و کەماڵە بۆ خۆی ثابت کە. والله خەلەل لە ئیمانتە هەبێ بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم عەقیدە و تەواو نییە. خەلەل هەبێت لە ئیمان بوونت بە ڕۆژی دوایی و بە قەضا و قەدەر و ئەو بابەتان، خەلەل بە حاڵ هەبێ، بە مەلائیکەت خەلەل هەبێ، عەقیدەکەی تۆ تەواو نییە. شەشپایەی عەقیدە
یا شەشپایی ئیمان واتە ئیمان لەسەر شەش پایە و کۆڵەکە وەستاوە هەر یەکێ لە کۆڵەکان خەللی تێ بکە و عەقیدەی تۆ خەللی تێ بۆیە ئەبێ ئەم فکری مەسەلەی ئیمان گەورەتر بکرێ و عەقیدە گەورەتر بکرێ تاوەکو ئێمە جوان تێبگەین لە مەسائلی ئادابمان ڕەوشتمان هەڵسوکەوتمان لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم لە ڕاستیە زۆر کات ئەبینم خەڵکێک فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گاڵتە پێک سنەتێکی ئەو بە سوک سەیرەکە کە عولەما پێیان وایە ئیستیهزا بە یەک سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئینسان لە دین ئەکاتە دەرەوە لەبەرەوە هەموو عەقیدە پێکاتێکی زۆر گەورەیە یعنی ئەگەر بڵێم شەریعەت لەناو عەقیدەیە جێگەی ئەبێتەوە ئاسایی بێ بەلاتان بۆیە ئەمڕۆ ئەمەوێ سەرنجتان ڕاکێشم بۆ بەشێک لە عەقیدەی موسڵمانان کە بریتیە لە مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناکرێتەوە خۆت بە خۆت بڵێ عەقیدە پاک و دڵت بەردەوام لەگەڵ نەبەڵاتی دڵت و لێدانە ئاگەر لە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نەبی ناکرێ ئێمە بتوانین چێژ لە عەبدایەتی وەرگرین چێژ لە دینداری وەرگرین چێژ لە ژیان وەرگرین و ئاگامان لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەبێ و لەگەڵ ئەوان نەژین هەر کەس لەگەڵ ئەوان نەژی دڵنیابن لەوە کە عەقیدەیدا نەمەزراوە ژیان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوە نییە ئینسان تەنها لە چەند شتێکی ظاهیرە کە دیار و ئاشکرا لە پێشچاوی خەڵکە شوێن ئەو کەوێ لە باطین و ڕەحیا بێ ڕۆحی هەوڵ بدا وەکو پێغەمبەری خوا بێ صلی الله عليه و آله وسلم دڵ و نیەتی وەکو پێغەمبەری خوا بێ صلی الله عليه و آله وسلم زۆر کات من ئەو پرسیارەم لێ ئەکرێ گەنج و شەباب لە کوڕان و کچان پرسیاری ئەوە ئەکەن ماوەسا ئێمە چێژ لە عەبدایەتی وەرناگرین نوێژەکەین چێژی لێ وەرناگرین ئەمانەیە بە جوانترین شێواز بین لە بەردەم خۆیان چێژ وەرناگرین تاعەتەکەین چاکەکاری ئەکەین دڵمان مرتاح نییە ئاسوودە نین ئەو چێژ و لەزەتە وەرناگرین طبعا داری ئیمان بناغی پتەوی هەیە دارێکی جوانی هەیە بەروبوومی هەیە بەروبوومیەکانی شیرینی هەیە لەکوێ ئینسانی موسڵمان شیرینی ئیمان ئەچێژێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئرشادمانەکە أفرمي ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان حلاوة الإيمان وإيمان حلاوة شيرينيه هر كسي سيشتان هر كس تيابي أم سيشتا تشيجي إيمانك حلاوة إيمان أتشجي يكم داني أو سيانا أويك أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە هەموو شتێ زیاتر لە دڵی ئێمە خۆشەویست بن لەوە ئەچی ئێمە ئەم ئیدعا بە زمان ئاسان بێ هەر یەکێک لە ئێمە من تۆ ئەڵێم کاکە ئێمە خۆ پێغەمبەری خوامان صلی الله عليه و آله وسلم لە هەموو شتێ خۆشتر ئێوە لە دڵمانە ئەمە کەی دەرەکەوێ ئەو کاتەی خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ مەصالحی تۆ یەکەگرێتەوە یا با بڵێن یەکانگیر ئەبێتەوە عەکسێک بێتەوە ئەو کاتە تۆ بڕیار ئەدەی ئایا تۆ چەندێک یعنی لەگەڵ ئیمانەکەت هەی لەگەڵ عەقیدە سافەکەت هەی وە چەندێک لەگەڵ غیری عەقیدە پاکەکەت هەی غیری خۆشەویستەکەت هەی ئەلەویان مەزەنەی عەقیدەی تۆ ئەکرێت أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما لها مشتكي ترخوشي باخچەکەی سەرۆت و سامانەکەی دائیرەکەی حیزبەکەی کورە هەرچی شتێتی خۆی لە خۆی زیاتر خۆش بە مما سواهما یعنی لە خۆشی خۆشتر بووە ئایا ئەکرێ ئینسان طبعا هەموو ئینسانێک ذاتی خۆی زۆر خۆشە لە ڕووی علم النەفسەوە زۆر باس کراوە ئینسان ذاتی خۆی زۆر خۆشە ناوی خۆی زۆر خۆشە ماشا مرۆڤە هەموو صفاتی خۆی خۆشە بەلایە جوان بۆیە تەنان سێرەکەی بە هیچ شێوازێک ناهێڵێ کەرامەتی ڕووشاوێکی تێ بکەوێت تەنانەت ئەگەر خێزانی قسێ بکە بە حاڵ شخصەتی ئەم بزانە لە کەدارەکە قبول ناکە هەڵەچێت تووڕە ئەبێ عاجزە بێ بۆ چونکە خۆی زۆر خۆشێ ذاتی خۆی زۆر خۆشێ ممکنە تەصحیح بە مناڵی بدا بە خێزانی بدا بە پارۆس بەس تەصحیح بە خۆ زۆر زەحمەت دەی ئەبێ ئینسان خۆ پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم لە خۆی خۆشتر بوێ اینجا ئیمان و عەقیدەی دامەزراوە
سيري أمر روايته كان بياوغ الأنصار هات لا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم وتي أي بيغمبري خوا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم إنك لأحب إلي من نفسي أي بيغمبريان برعسي بتأكيد توم لخوم خوشتر هر خوم وإنك لأحب إلي من ولدي لكركم زهر خوشتر ما أي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم وإني لأكون في البيت فأذكرك فما أصبر أي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم والله جاري واه إلا مالو دانشتو بيريتو أكم خوم بيناجيري هل اسمو حتى آتي وأنظر إليك حتى هي مؤهوى نوتواني تو أبينم وأجلس عندك لبنايتو يدانش خوم بيناجيري حتى وكو ديم آتي وأنظر إليك سيري نوتوان دكم ودانشم لخزبة إنجا جارك موعدك من هو قرار بوو لەگەڵ دۆستێکە ئافرەتێک ببینین و داوای بکە طبعا ئافرەتێکی زۆر خۆشەویست بەڵام یەکلایەنە بوو ئەڵێ پیاوێ چوو بۆ داوای ئافرەتێک وتبیان چی و کردو توی لە 150 تەواو کردو وتیان ئاخر چی کرد لە 150 توی خۆم ڕازی شتا هیچی نەکردو ئەمیش لەو بابەتە بوو سبحان الله ڕۆشت بووین ئافرەتەکە کەمێک تەخیر بوو لە موعیدەکە ئەم پیاوە خۆی پێ نەئەگیرە هەڵسا بۆ ئەهات و ئەچوو ئەموو کاکە دانیشە تایەت و ئەوانە تەحملی نەبوو دانیش سبحان الله ئەم فەرمایشتە کە ئەبینی کەسێک کە مەحەبەتی کەسێک لە دڵیا بێت ناتوانێت دانیش ئەفەرمێ کاتێ لە ماڵەوە بیرتەکەم خۆم پێ ناگیرێ هەڵەسمەوە دەرەچم لە ماڵەوە دێم هەتاوەکو نیگایەک لە نێوچەوانی تۆ ئەکەم و تۆ ئەبینم لە خزمەتتا دانیشم ئینجا هێوا شەرمەوە بەس کێشەیەکی ترم هەیە ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هەندێک جار کە بیر لە مردن ئەکەمەوە زۆر ئەگریم چونکە بیرەکەمەوە مردن فراقە لە بینی من و تۆیە خۆشەویستەکەم لەدەست ئەدەم دوورەکەمەوە لێ ئەمە زۆر ناڕەحەتم ئەکا ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەخوا زۆر ئەگریم ولا ئەتەحمل تەحملی ئەمە ناکەم سەری ئەم مەشهەدەکەن لە مەحەبەتە ئایا ئێمە ئەو هاین ئایا عەقیدەی مەحەبەتمان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا دامەزراوە ئایا کە باسی ناوی ئەو ئەکرێت چەند بە گەورە سەیری ئەکەین ئایا لە هەر مەجلیسێکە ناوی ئەو برایتە دڵمان ئارامە بێتەوە ئێمە چۆنین بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چۆن لەگەڵ ئەوە ئەژین مەحەبەتمان چۆنە بۆ ئەو ئامادەین خوێن هەر هەموو بەلاشەمانە بێتە خوارەوە نەک کەلیمەی ئەو بکەوێ نەگووشێ ئەو سوکایەتی پێ بکرێ بەداخەواڵم لە هەرێمی کوردستانە هەندێک جار بێئەدەبی زۆر گەورە ئەکرێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەڵام چونکە جورئەت و غیرەتە دینی و مەحەبەتەکە متەکامل نییە سێرەکەی لە شوێنی خۆمان هەمومان تەوەقوفمان کردو پێشمان وایە عەقیدەیەکی زۆر ساغ و پاکمان هەیە هەندێک جار ئەبینی کەسێک پێی وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وەکو شریتێکی تەسجیل کراو ئەو هەیە ئەڵێ کاکە هیچ شتێک لەوە وەرناگرم هیچ حەدیثێ وەرناگرم هیچ فەرمایشتێ وەرناگرم سیرە ئێوی بڕوا پێ نییە طبعا ئێمەش هیچ جورئەتێکمان نییە بەرامبەر بە عەظەمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەندێک جار لەسەر کەناڵەکانەوە یعنی باسیەوە کرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەڵەی کرد يعني هەندێک مصطلحات هەیە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەکاری قەد لە عەقیدە ساغەوە نابێ بەکاری وقد نابێ عەقیدە ساغ قبوڵیکە لە کۆمەڵگایەکان چۆن ئەژین مەحەبەتمان چۆنە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەخوا ئەبێ گوێن بە ذاتی خۆت بدرێ بەلاتەوە زۆر بایی ئەوە نەبێت کە گوێن بە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم یان بە حاڵ ڕووشاویە بکەوێتە سەر بەرنامە و دینەکەی ئەو ئەوە معنای عەقیدەی پاک و ئیمانی ساغ و دامەزرانی مەحەبەتە لە پێناوی پێغەمبەرا صلی الله عليه وآله وسلم ئێمە چۆن بەتەمەین خۆشەویستیمان لەگەڵ ئەوە تێکەڵ بێت و ئەبەم شێوازەش بەم کرچ و کاڵیەش
بەم هێواشیە لەگەڵ سنەتی ئەوە بجوڵێن هەمیشە بە دوای ڕوخسەتەکانە بگەڕێن و هەموو عەزیمەتەکان فڕێ بدەین. بەینەما پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هەمیشە بە دوای عەزیمەتەکانە ئەصحاب هەوڵیان ئەدا عەزیمەتەکان جێبەجێکەن. ئەوە ئێمەین هەموو شەوەکان خەوتوین و بێ ئاگاین، ئەوە هاوڵانن کە ئەویان خۆشەوە ئەبینن شەونێر لەسەری فەرزە و هەتا بەیان ناخەوێ كانوا قليلا من الليل ما يهجعون كمێک لە شەو ڕائەکشێن و هەمووی بەخەبەر. ئەوە ئێمن کەم تەرخەمی ئەکەین لە سونەتەکانە و ئەوان لەبەر سونەتێک خواخوایانە سونەتێک بزان و جێبەجێکە. ئەوە ئێمن کەم تەرخەمی ئەکەین لە کڕین و فرۆشتنمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خەریکە بڵێم لە بازاڕەکانمانە وجودی نامێنێ، بۆنی ئەو سیمای ئەو جوانی ئەو شیرینی ئەو نامێنێ، لە مەجالیسمانە نامێنێ، لە ماڵەکانمانە نامێنێ. دەی بزانە مەحەبەتە چۆنە بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک لە جارەکان کە موشکین کۆبوونەوە و شەقیتری کەسی خۆیانیان هەڵبژار بۆی عەزەتی و ئازاری پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بدا، کەس جورئەتی ئەوەی نەکرد دیفاعی لێ بکە. ئیمامی ئەوبەکر ڕای کرد، هەر دیفاعێکی زۆر گەورەی لە پێغەمبەریان کرد صلی الله عليه وآله وسلم. مشرکین ئەوەندەیان لێدا لە ڕوایەتەکە ئەفەرمێ چونکە ئیمامی ئەوبەکر قژی درێژ و قژەکانی هاتنە سەرشانی، ئەفەرمێ ئەوەندەیان لێدا پێش و پاشەوەی سەری نەئەزانی لەکوێوە بورایەوە لە بەردەستیانە وتیان تەواو مرد. هەڵیان کرد بردیانەوە بۆ لای دایکی، وتیان با تەداوی شتێکی بکە یا بینێژ. دایکی تەداوی کرد و کەمە کەمە سڕی و وردە وردە ئیمامی ئەوبەکر هاتەوە چاوی کردەوە هاتەوە بۆش خۆیە بەدایکی وت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەو حاڵی چۆنە؟ کۆڕۆڵە شتێ بخۆ، بەخوا دەم لە شتێک نایم تا هەواڵی نەزانم، بڕۆ بۆ لای فڵانە ئافرەت کە خزمایەتی لەگەڵ ئیمامی ئەوبەکرا هەیە و هەندێک ئەفەرمون شیر لە بینیانە، بزانم ئافرەتە چی ئەڵێ، بزانە هەواڵێکم بۆ بزانە. دایکیشی ڕۆژ بۆ لای ئەو ئافرەتە وتی من هیچ نە ئەو ئەناسم نە کوڕیت، وتی تۆ وەرە بۆ لای کوڕەکەم خۆ ئەو تا خەریکە شێتە بێ. ئافرەتەکە هات ئیمامی ئەوبەکر پێوت پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم حاڵی چۆنە؟ ئەویش بە چاو ئیشارەتی کرد دایکت لێرەیە، شوێنەکەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم نهێنی بوو. فەرمووی خەیناکە ئەوە دایکمە، وتی ئەو بەخەیرە، ئەو چاکە شتێ بخۆ، واللهی دەم لە شتێک نایم تاوەکو نێوچەوانی نەبین. هەرچی کرد و کۆشا نەیتوانی هەڵسێتەوە. دایکی و ئەم ئافرەتە هەڵیان ساندەوە، ئەفەرمێ هەنگاوەکانی پێ نەئەنرا ڕایانەکێشە بە دوای خۆیانە هەتاوەکو گەیانیانە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. ئەفەرمێ کە ئیمامی ئەوبەکر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بینی، فەرمووی ئێستەوە ئەزانم هیچ شتێکم نییە، هیچ کە ئەنەما لێدانێکیشم نەکراوە، سێرکە لاشە ڕزیوە، بەڵام دڵ هاواری مەحەبەت و خۆشەویستەکەیەک. ئەمە ئەو معنایە کە لە عەقیدەی ئیسلامی ئەبێ دابمەزرێ، ئەبێ لە دڵی گەنجی مسلمانە دابمەزرێ، ئەبێ ئەمە بزانین چۆن لەگەڵ پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم هەڵس و کەوتەکەین. جاری وا هەیە فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەرگوێتەکەوێ هیچ بەلاتەوە گرنگ، سەڵەوات ئەدەی ئاگاد لە خۆت نییە، سەلام لەو ئەکەی ئەڵێ وەسەلم وەسەلەم، ئەوە سەلامە لەو ڕاستەوخۆ لە نوێژەکەتە ئەڵێ ئەسسەلام عەلەیکە ئەیوهە النەبیو، دڵت لە چ شیوەڵێ لە شیوەڵەکانی دنیایە و ئاگاد لە خۆت نییە. بۆیە مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەبێ توندمان کاتەوە. سێ شت هەیە کەسی موسڵمان ئەبێ مەحەبەتەکەنیان زۆر پێشخا. خوا جەل جەلالەهو لە قورئانە باسی کردو، ئەفەرمێ قل ئین کانە ئاباؤکم، ئەگەر باو باپیرتان، و ئەبناؤکم وەچەکانتان، وإخوانكم براكانتان، وأزواجكم خزانكانتان، وعشيرتكم عشيرة خزم قرايتان هوزكتان، وأموال اقترفتموها كومال مالك كوتان كروتوا، وتجارة تخشون كسادها كومال تجارة بازركاني كأترسن لدستان درجة، ومساكن ترضونها كومال مال وفيلاي جوان كأترسن كرازيب بو إسراحات كنتيايا، چونکە ئینسان زۆر کەم بە ماڵی خۆی ڕازی ئەبێ، هەمیشە حەزەکە ماڵەکەی بە ماڵەتر بگۆڕێ. وە فەرمێ ومەساکن تەرضونها، پێ ڕازی بن کامل مواصفات. أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا،
ئەگەر هاتو ئەمانە هەرە هەمویان لەلای ئێوە خۆشەویستتر بوو لە خوا یەکەم دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم سێهەم لە جیهاد لە پێناوی خوایە لەم سیانە فتربصوا چاوەڕێوە بکەن تاوەکو خوای گەورە عقوبە و عەذابێکتان بۆ ئەنێرە یا زەلیلی ئەم دنیا سەر شۆڕی ئەو دنیا بۆیە ئەم سێشتە لە عەقیدەی ئیسلامی ئەبێ زۆر بە باشی ئاگامان لێ خۆشەویستی خوا جەل جەلالوه خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە پێناو ئەم دوو خۆشەویستە خۆشەویستی جیهاد لە پێناوی خوایە جەل جەلالوه بە هەموو مەعنا و واتاکانی جیهادەوە لە جیهادی نەفسەوە هەتا قتال و کوشتار لە پێناوی خوایە جەل جەلالوه ئەو پێچەوانەی ئەو فکرانەی کە ئەیانەوێ کوشتار لە ئیسلام دوورخەنەوە ئێمە ئەڵێن هیچ حەضارەتێک بەبێ کوشتار نابێ بەبێ ئەوە نابێ کە نوکی شمشێری هەبێ هەموو ئێمەش ئێستا ئەزانین لە عالەما کێ باڵا دەستە ئەو کەسێکەوە خاوەنی هێز و دەسەڵاتە بەخوا ئیسلامیش بەبێ هێز و دەسەڵات دروست نابێت بۆیە ئەم سێشتە ئەگەر لە لای تۆ دانەمەزرا بە تەواوی دڵنیا بە کە عەقیدەکەت دانەمەزرا کەسی مسلمان لابد ئەبێ خۆی جەل جەلالوه زۆر خۆش بێ لابد ئەبێ پێغەمبەری خوای صلی الله عليه وآله وسلم زۆر خۆش بێ لابد ئەبێ جیهاد لە پێناوی خوایە بۆ جیهاد بمرێ بکۆشێ بژی بمرێ بەڕاستی ئێمە ئیماندار وا تێگەیشتون یا وا تێگەیەنران لە عەقیدە کە تەنها کۆمەڵێ بابەتی وشک و بابەتی فەلسەفی و بابەتی کەلامیە ئەمەی کە عەرزتان ئەکەم بە شەڕۆحەکەی عەقیدەیە کە ئەبێ ئێمە ئەم دڵەمان نەبەڵات و لێدانی لەگەڵ خۆشەویستی خۆ و پێغەمبەری خۆیان بێ صلی الله عليه وآله وسلم عەزیزانم زۆر شت هەیە ئێمە ئەبێ پێداچوونەوەی پێدا بکەین یەکێک لەو بابەتانەی کە زۆر زەڕورە بەتایبەتی لە ئەمڕۆیە بریتێ لەوەی کە عەقیدەی موسڵمانان پێویستمان ئێمە بەو بەشە معنەویەتی کە تیامانە نەماوە ئێمە زۆر کات ئەڵێن عەقیدە ئەگەر ڕێک بێ خەڵک باشە بێت و هەمانەکەوینە سەرسکە بەڵام عەقیدە سێرەکە عەقیدە باشەکان ڕێک نابێت لە بازاڕە خیانەتەکە بۆچی ئەم حاڵەتە بۆ ئێمە دروست نابێت چونکە ڕۆحی عەقیدە وەرناگرین علمی عەقیدە وەرەگرین ئێمە پێویستمان بەوەیە ڕۆحی عەقیدە وەرگرین ناکرێ عەقیدە پاک بی و بێئەدەب بی ناکرێ عەقیدە پاک بی و خراپەکار بی لەگەڵ دایک و باوکە نابێ عەقیدە پاک بیت و لەگەڵ دراوسەیە لەگەڵ هەموو گێتی بوونەوەرە نامرۆڤ بی بەعەکسەوە مادام عەقیدەیەکی باشت دامەزرا ئەبێ مەحەبەتێ پەخش بێ ڕەئفەت و ڕەحمەتی تۆ پەخش بێ ئەبێ هەرچی ئاکاری پێغەمبەریانە صلی الله عليه وسلم لە تۆیە ڕەنگ بدات بەخۆمەوە ئەڵێم هەمومان ئاتاجی ئەوەین ڕۆحی عەقیدە لە ناخمانە دروست بێ و داوا ئەکەین لە زەعتی پاکی پەروەردگار و لێی ئەلاڵێنەوە لێی ئەپاڕێنەوە خوایە بۆ خەتی گەورەی خۆت لە مەغزا و ناوکڕۆکی عەقیدە تێمان گەیەنە یا ربی خوای جان محبەتی خۆت و پێغەمبەرەکەت صلی الله عليه وآله وسلم لە دڵمانە بچەسپێنە خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت محبەتی جیهاد لە پێناوی تۆ یا خوایە لە دڵ و ناخمانە بچەسپێنە یا ربی خوایە داوا لێ ئەکەین گوناهێ هەڵەیە عیبەیە کە هەمانە یا ربی خوای جان بۆمان داپۆشە لێمان خۆش بە مانگی ڕەمەضانە پەروەردگارە هانامان بە تۆ هێناوە لە گوناهەکانمان ببوورە عیبەکانمان دابشارە هەموو ئەوەی کە ئەمانەیە پێمان عەتاکە یا ئیلاهی ئێمە ئەو عەبدانەین ئەگەر چی یانزەمان گوناهمان کردبێ بەخوا پەروەردگارە تۆ زۆر جوانمان تۆمان ناسیوە زانیومانە کە لێمان خۆش ئەبی بۆیە مانگی ڕەمەضان ڕوومان کردوەتە تۆ دەیا ربی خوایە عەفومان کە دەیا ربی خوایە بەزەی بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین حرمەتمان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوا لێ ئەکەین لەگەڵ پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم حەشرمان کە بە ئومەتی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە کۆمان کەرەوە یا ئیلاهی لەم دنیا بمان گەڕە لەو عەبدانەی کە هەموو لەحظە و ساتێکیان لەگەڵ ئەوە ئەژین یا ربی خوای گیان ژیانمان وەکو ژیانی پێغەمبەریان لێ بکە صلی الله عليه وآله وسلم خوایە چۆن ظاهری و لاشت وەکو ئەصحابی رسول الله صلی الله عليه وآله وسلم لێ کردوین دڵ و ناخمان وەکو ئەوان لێ بکە محەبەتمان بۆ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بەرزکەرەوە وەکو ئەوان لێ بکە یا ربی خوایە هیدایەتمان بدە خوایە هیدایەتمان بدە ڕێنماییمان بکە بۆ خەیر دامان وەزێن لەسەر خەیر دامان وەزێن لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین لە خزم و کەسوکارمان ببوورە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە یا ربی خوایە داوات لێ ئەکەین دڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەکخە
خوای گیان چۆن هەر هەمومانت کۆ کردەوە ئەم ئومەتە بە دوای سەلاح الدینەوە، چۆن هەمومانت کۆ کردەوە بە دوای سەیف الله قودسەوە. پەروەردگارە چۆن هەمومانە کۆ کردەوە بە دوای پەروەردگارە علەمای بەرزی ئەم ئومەتەوە، چۆن لە زمانی شێخی گەیلانیە دڵەکانت یەخست، خوایە چۆن لە زمانی غەزالیە شۆڕشت پەیدا کرد. پەروەردگارە لەم زمانەی ئێمەشا هانا بۆ تۆ ئەهێنین، یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین، دڵی ئەم ئومەتە یەکخە. یا ربی خوایە کەسێکمەوە بنێر تەجدیدی دینەکەمان کە سەرمان خا بەسەر دوژمنانمانە. یا ربی پەروەردگارە لە کەیدی دوژمنان بمان پارێزە، حرمەتی دینەکەمان هەیبەتی دینەکەمان بۆ بگەڕەوە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان دڵەکان لە بینی پەنجەکانی تۆیە، یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان هانامان بە گەورەی تۆ هێناوە، بەخوا پەروەردگارە ئەزانین ئێمە شایستە نین، بەڵام هاوار لە تۆ ئەکەین، خوای شایستەمان کەوت سەرمان خە. یا ربی خوای داوات لێ ئەکەین خوێن لەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچۆڕێ. یا ئیلاهی زیندانەکان پڕن لە ئومەت، پەروەردگارە عارەقە و خوێنەکان هەموو تێکەڵ بوون بەسەریەکە. یا ئیلاهی ڕێکمان کەرەوە، ڕاستمان کەرەوە، یەکمان خە، سەرمان خە، یا ئیلاهی ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان ئێمە زۆر دەمێکە مشتاقی نەفەسی ئازادین بۆ دینەکەت. یا ربی خوای گیان سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە تو گەورەی خۆت ئازادی دینەکەت بە چاوی خۆمان ببینین، یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان سوڵتە و سیادەی ئەم دینەی خۆت لەسەر زەویە بشەکێنەرەوە، تو گەورەی خۆت لە ماڵەکانمانە بشەکێنەرەوە، لە حەیات و ژیانمانە بشەکێنەرەوە. یا ربی خوای بمانگێڕە لەو ئیماندارانەی کە ناخیان عەقیدەیان پڕ لە خۆشەویستی تۆ، بمانگێڕە لەو ئیماندارانەی ناخۆ عەقیدە و ڕۆحیان پڕ لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. یا ربی خوای گیان ئێمە هەڵەوکەم و کوڕیمان زۆر بۆ بەرامبەر بە سوننت داوای عەفوت لێ ئەکەین، لە زۆر شتا شوێن خۆشەویستەکەمان نەکەوتوین، خوای داوای عەفوت لێ ئەکەین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، سڵاومان بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە، یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە عەرزی بکە کە ئێمە ئومەتەکەی ئەوین ئەگەر چی کەم تەرخەم بین لە ئاسی سونەتەکانیە. یا ئیلاهی سڵاوەکانمان بگەیەنە ئەو، یا ئەکرەم الئەکرەمین. بە ئەندازی نمەی بارانەکان سڵاومان بگەیەنەرە ئەو، بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە. پەروەردگارە داوات لێ ئەکەین سڵاو و سەلام، سەڵەوات و سەلام بگەیەنە ئەو خۆشەویستەمان، یا ئەکرەم الئەکرەمین. بە ئەندازی گەڵای وەریوی ئەم ساڵ، بە ئەندازی گیای سەوزبووی ئەم ساڵ، بە ئەندازەی هەناسەی مەخلووقات، بە ئەندازەی قورسایی عەرش، بە ئەندازەی جوانی ئەستێرەکان، سەڵات و سەلام بە دیداری پێغەمبەرمان صلی الله علیه و آله وسلم بگەیەنە. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە خۆشەویستەکانی ئەو قبوڵمان کە بمانگێڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی ئەون، بمانگێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم لە قیامەتە چاوە چاوەیان بۆ ئەکا بۆی بیان بینێ. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین مەمانگێڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پشتیان تێ ئەکا. پەروەردگارە بمانگێڕە لەو عەبدانەی کە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ڕۆحی مەسرور ئەکەن بە بینینی کردەوە باشەکانیان. یا ربی خوای ممانگێڕە لەو عەبدانەی کە ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازار ئەدەن کاتێ ئەعمالی ئەم ئومەتە عەرزی ئەو ئەکرێ، یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین ئەم دوعایەمان قبوڵ کە، خوای ئەم دوعایەمان قبوڵ کە، خوای ئەم دوعایەمان قبوڵ کە. یا ربی خوای گیان دینداریمان زیاتر کە، عەقیدەمان دامەزێنە، فکرمان صاف کە، پێوەستمان کە بە خۆتەوە، یا ئەکرەم الئەکرەمین. ئامین ئامین.